طبعاان ئاری ئەم پرسیارەی تۆ ئێستا لە بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری هەڵەبجەی دەکەم و پێ ئەڵێم زانمەوان ئەمساڵ چاودێریان لەسەر نرخەکە چۆنە. اینجا باسی ژمارە 11 کرد ئەوە کە کاندیدەکەی پێش من ژمارە 11 بوو. فیسیڤالەکەش فیسیڤاڵی 11مینی هەنارە کە گەورەترین فیسیڤالە لە هەرێمی کوردستان. ئەمەم و ژمارە جوانە بە دوای یەکە هاتن ئەمڕۆ سوتفەیەکی جوان بوو. ئاری ئەگەر باز لە ئامادەکاریەکان بکەین خۆشبەختانە ماوەی چەند مانگێکە لایەنە پەیوەندیدارەکان لە سەراسی پارێزگاری هەڵەبجە بەردەوام کار دەکەن بۆ ئەوەی فیسیڤاڵی هەناری ئەمساڵ فیسیڤاڵێکی نەوعی و جیاواز بێت و دووبارەکردنەوەی کارەکانی ساڵی پێشوو نەبێت. لە هەموو ڕوویەکەوە کار بۆ ئەوەکەن کە ئەمساڵ گەشتیار زۆر بە ئاسانی دەستی ڕابگات بە فیسیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە و لێرەشەوە بە شێوازێکی زۆر باش بتوانێت بگەڕێتەوە. چیا قاسم بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری هەڵەبجەمان لەگەڵای من ئاری پرسیارەکەی تۆ ئەەکەم بە سەرەتای پرسیارەکان بەر لەوەی باسی ئامادەکاری فیسیڤاڵکەین. چیاخان ئاری باسیەوەی کروتی لە هەنار لە دەرەوەی کڕی بە 1000 دینار، بەڵام لە ناو فیسیڤاڵە زۆر جار نرخەکە بەرزەکەنەوە. ئەمساڵ چۆن چاودێری نرخەکەن و ڕێگری لەوەکەن کەسێک لە چوارچەوەی پلانی فیسیڤاڵ لا نەداوە نرخ بەرز نەکاتەوە. بانیتان باشمانتو نەبن بەنسبەت پرسیارەکەی کاکە ئاریەوە کاکاریە بێ ئەوە بزانێ هەنار هەیە بە 3000 نای کڕی، هەناریش هەیە بە 500 ئەی کڕی، بەڵام کۆتۆتە سەر کواڵەتی هەنارەکە سەر جۆرەکەی و زۆر جاریش کە توی لێرە بە بازارکردنەکەی ئەرکت هەیە مەوادەکە هەڵەگری ئەهێنیتە ئێرە و ئەیڕنیت و ئەی ڕازێنیتەوە و کریکە پر ئەدەیت و مەسەلەن بانی تا ئێوەرە لێرە ئەبیت، بەڵام تۆ دەبڵێکدا ئەنێ یان دوکانێکی بچکۆلەدا ئەنێ ئەرک و تێچووی کەمترە لەبەر هۆکارەکە ئەوەیە، بەڵام ینی باوەڕ ناکەم ئەو شتەی و ئەو جەوە و ئەو کەشەی لە فستیڤاڵی هەنار هەیە لە شوێنەکانی کە هەبێ خۆتۆ ئامانجەکەت کڕین نییە، ئامانجەکەت ئەوەیە چێژوەرگرتنە کولتوری هەڵەبجە ئەناسی خۆشەویستانتە بینیتەوە خزمەکانتە بینیتەوە، ینی کاتێکی زۆر زۆر جیاواز و تایبەتە. باشەوە چیتان کردووە بۆ ئامادەکاری بۆ ئەو کەشە جوانە بۆ ئەوەی کاومان لێرە بە کەسازەکانمان بگەین بە باشترین جۆری بەرهەمیش بگەین. چه ئامادەکاریەکتان کردووە و کێ لێرە ئەمساڵ بەشداریەکە ژمارەی کەپرەکان چەنە؟ ئێمە زیاد لە ماوەی 2 مانگونیوە بێت لاەنە پەیوەندیدارەکان کە لیژنەی باڵان گەشت و گوزار و کشتتوکاڵ تۆڕی ڕێکخراوەکان بە سەربەرشتی بەڕێز پارێزگاری هەڵەبجە بە بەردەوامی لە ئەرگدان ینی هەوڵمان ناوە ئەو کەم کوڕیانی کە ساڵانی پێشوو هەمانە هەم لە کواڵەتی دوکانەکان هەم لە ڕێگاکانی هاتوچۆ بۆ پارکەکە هەم لە زیادکردنی چالاکیە هونەریەکان و یەکێک لە خەسڵەتە گرنگەکانی ئەمساڵ بۆمان گرنگە گرنگیمان پێیا بابەتی ژینگەییە داوا لە گەشتیارە خۆشەویستەکانەکەین هاوکارمان بن بۆ ئەوەی بتوانین کەمتی داوامان لە دوکاندارەکان هەیە کە کەمترین ماوادی پلاستیک بەکاربێن. بە خۆشحاڵەوەم ساڵ ڕێکخراوی نماخانی سپۆنسەری ژینگەی فستیڤاڵەکەی کردووە کە بتوانین کەمترین ڕێژەی پلاستیک لە بەتایبەت ئەو دوکانانی کە خواردەمەنی بەکارێن بەکاربهێنرێ. ئێمە شەو ڕۆژ مەخصوصە سەریەک بۆی بتوانین باشترینەکان ئەنجام بدەین. لە ڕێگەی سۆشیال میدیاوە گرنگێکی تایبەتمان ناوە بە بابەتی مارکتین بۆ فستیڤاڵەکە و ئەوەی کە ماوەتەوە داوا لە دوێنێش ئەو داوایم ئاراستی دانیشتوانی پارێزگای هەڵەبجە کرد کەمترین ئۆتۆمۆبیل بەکاربێنن بەداخەوە لە بەروی هەڵەبجە شەقامی بازنەیی شەستی و چیلی و بە تایبەت سیەکی تەواویشمان نییە ئاستەنگی هاتوچۆ هەر دروستە بێ، بەڵام ئەوەی ئێمەین ئەگەر لە ئاسی بەرپرسیارەتی ینی تەعامل بکەین ئەتوانین کەمێک ئەو لۆدانەکەم بکەینەوە و بەسپاسەوە بۆ بەڕێبەرایەتی هاتوچۆی هەڵەبجە کە ماوەی زیاتر لە مانگێک ئەبێ لەگەڵمانن ڕێگاکانی داخڵبوونی هەڵەبجە دیاری کراوە ڕێگاکانی دەرچوون بۆ پارێزگای هەڵەبجە دیاری کراوە ئیتر ئەوەی کەمە بتوانین لە خزمەتی دانیشتوان و پارێزگای هەڵەبجە و هەموو هەرێمی کوردستان و دەرەوەشین. ژمارەی باخەوانەکان چەنن لێرە بەرهەم نمایشەکەن دەستڕەنگین خانمە شێفەکان بە کۆی گشتی چەند کەس لێرە ئەو ڕۆژە کارەکانی نمایشەکات وە چەند ڕۆژ بەردەوام بێت لە چەنی مانگیشەوە دەست پێکات بۆ چەنی مانگ؟ بەڵێ لە سیدە و لەگەڵ سیویەک یەکەڵێک 11 بۆ ماوەی 3 ڕۆژواتە یەکەم ڕۆژی دەستپێکردنی 30 مانگە دەست پێەکە 273 خاون بەروبوومی کشتتوکاڵی بەشداری فستیڤاڵەکەیان کردووە، سەر و 83 خاوەن کاری پیشەیی و کاری دەستی خانمان کە لە سەدانەوە دونۆی خانمانن بەشداری کارە پیشەیەکانیان کردووە، سەر و 200 خاتون
و پیاوی بەڕێزیش بەشداری کەپرەکانیان کردەوە بۆ خواردن و ئەمێ ئەوە بڵێم لەبەرەوەی سپاس بەخوای گەورە داواکارێکی زۆر لەسەر کەپرەکانی لەبەرەوەی ئێمە پارە وەرناگرین لە خەڵک ئەو پارەی کە وەریەکەنی ڕێژێکی باشی ئەگەڕێنینەوە داواکارێکی زۆری لەسەرەوە سەردانی کەر و بە بازارکردن و فرۆشارێکی زۆرمانەیە داواکارەکە زۆرە واتە ئەگەر ئێمە ئەم پارکەی کە تۆ ئەیبینی هەمووی بکەین بە کەپر ینی هێشتا ئەو خاوەن پیشەیانە هەرەڵێن با زیاتر بێ بەڵام ئێمە نەمانتوانین لەوە زیاتر بکەین چکە پێویستی بە کۆنتترۆلکردنە بۆ بابەتی کۆنتترۆلکردنی نرخیش ئێمە لەگەڵ جەنابی قایمقام تەنسیقمان هەیە لیژنەهاو بەشەکان بە درێژایی ئەو سێ ڕۆژانە لە ڕێگەی سێ تیمەوە سەردانی کەپرەکانەکەن وەکو ساڵەکانی تریش کە دەست بە سەراگرتنمانە بۆ داخستنمانە بووە تەلەفکردنمانە بۆ خۆتان وەکو ڕاگەاندنەکان ئاگاتان لێ بووە و ئەم ساڵ داوامان لە ئاسایشیش کردووە لە ڕێگەی لیژنەی ئابووری ئاسایشەوە بۆی کڕین فرۆشتن بە کەپرەکانەوە نەکرێ دەستیان لەگەڵ دەستمان نابێت ئیتر ئەوەی کە پێمان بکرێ شەڵا لە خزمەتان خانەگەر کۆتا پرسیاری منەوە بێت جەنابەت بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری هەڵەبجەی ئەم فستیڤاڵە گەشتارێکی زۆر ڕۆکات هەڵەبجە چەندێک کارتان کرۆ لەگەڵ کۆمپانیا گەشتێرەکانە لە ماوەیە سێ ڕۆژەدا بە تایبەتی کەکەوێتە ڕۆژانی پشوشەوە باشەکەی لەوایە گەشتارێکی زۆر بێنن بۆ هەڵەبجە و کۆنتاکتان چۆنە لەگەڵ کۆمپانیەکان و چیان پێوتون بەڵێ لەگەڵ کۆمپانیان گەشتارەکانی ناوخۆی قسەمان کردووە لە ڕێگەی منەسقمانەوە لەگە بەڕێوەبەری کۆمپانیا گەشتارەکان و فڕۆکەوانێت لە سلێمانی بەڕێزکاعەتە و لە ڕێگەی دەستەی گەشت و گوزارەوەت منەسقمان هەیە و کتابمان کردووە و بە نووسڕای فەرمی داوامان لە کۆمپانیان گەشتارەکانی ناوەڕاستی باشووری عێراق کردووە کە گەشتەکانیان بخەنە ئەو هەفتە و داوامان لێ کردووە کە پاکێجی گەشتیاریان هەبێ بێتکە لەوەی سەردانی فستیڤاڵەکەی ئێمە ئەنکەن و کە بۆنێکی تەواو کلتوری و خۆماڵیە و تایبەتە لە هەموو عێراقا ئەمە دووهەم کەرنەڤاڵی گەوری کۆبوونەوە لە دوای یادی عاشورا لەکردن جەف و کەربەلا ئەکرێ داوامان لێ کردوون بێت کە ئەوەی سەردانی فستیڤاڵەکەمانەکەن سەردانی ناوچە گەشتیارەکان نیشمان بکەن چکە وەرزی پاییزی هەڵەبجە تەواو جیاوازە تەواو جوانە ئەتوانم شایەتی ئەوە بە مەشایەتی فیدباکی گەشتیارەکانمان کە هەڵەبجە بە تەواوەتی خۆی ئەنوێنێت و بە ئەنواع ڕەنگ ئەبیندرێ و لەگەڵ بنکە گەشتیارەکانی سەردانمان کردون لە ئێستاوە لە ڕێگەی تیمەکانی پشکنیمانەوە تومانە خواردن سێقات و چوارقات حازر بکەن شوێنەکانی مانەوەتان با پاک و خاوێن بێ باکراوە بێ داوامان لە ناحیە بیارە و تێوەڵە کردووە کە ماڵەکانی خۆیان بکەن بە لانکەیەکی گەشتیاری و بۆ شوێنی مانەوەی گەشتیار هەم داهاتێکە بێ بۆ خۆتان لە هەمان کاتی شاتوان ئەو فەراغە پڕکەنەوە کێمە لە کردی هۆتێل و مۆتێل هەمانە دەستان خۆش بێت سەرکەوتو بوون بێوای کاری باش زۆر سپاس بۆی کە لەگەڵمان بووی ئاری و لانە ئەکرێ بڵێن تەنها ژمارنی کاتماوە بۆ ئێمە نزیک بینەوە لەو کەرنەڤاڵە جوانە کللتوری و فەرەنگی و ئابوووریەی کە لە هەڵەبجەدا ساڵانە بەڕێوە دەچێت کە فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجەیە ڕۆژی ڕابردوو ئەمە لە یەکێ لە باخە جوانەکانی هەڵەبجە بووین لەوێ بینەریەوە بووین کە هەڵەبجان ساڵ هەنارێکی زۆر جوانی هەیە و لەگەڵەوەشدا جوان بەدەست و پەنجەی بێت بەڕای تۆ شەڵاکە کاتی فستیڤاڵەکە بارانێک لە هەنارەکانی ژێر سەڵاح نەما نەیەشت ئەو پچڕانە نەیەش جوابمان وا دەبزای هەنار منیستم پرسیارەوەش لە سەڵاحکە بڵم سەڵاح چۆن هەناری باش هەڵبژێرین چیاخان دەستی خۆش بێ من پرسیارێکم کرد لەسەرەوەی کە نرخ گریانە بەڕاستی ئەمە شتێکە ساڵانی پێشوو بەدیمان کردووە خۆمان بەدیمان کردووە سەڵاح هاتیتەوە لامان جۆت لێمانە منە پرسیارەشم لەوە کرد لەگەڵ خاتوچیا بۆی لە فستیڤاڵەکان ئێمە شت هەرزان نەکەین خێرێکی کەم خەرەسەری بۆی فرۆشێکی زۆرت هەبێ و بە فرۆشێکی زۆر خێرێکی باشت دەستکەوێ من زیاتر پرسیارەکەمە بەستمەوە بوو تۆ پێم بڵا گەر باران نەبارێت هەنار هەروە خۆشە بێ یان چی ئاری هەنار ئەگەر باران لێبدا خۆشترە بێت ئەمە ئەزمموی ساڵانی پێشەوە و ئەزمموی باو باپیرانی ئەمەوە دەڵێن کە هەنار باران لێبدا زۆر خۆشترە بێت تا موچێژەکەی جیاوازرە بێت بارانیش لێ نەدای ئەمە دوێنە بینیمان لە ناو باخەکانی هەڵەبجە شێوازێک لە دروستکردنی بارانی دەستکردیان دروست کرد بوو باخەکانی هەم پێش شۆردبوویەوە ئەو تۆز و غوبارەی کە چوو بە سەر هەنارەکان بە یەکجاری نانیێڵا بۆ ئاوێکی باشیان نابوو لە هەنارەکانیان لەگەڵەوەشدا ئاو باش بووە لەو باخانەی کە ئێمە دیمان هەنار تاموچێژێکی تایبەتیە بوو ڕاپۆرتێکمان بۆ بکە لەسەرەوەی چۆن لە ڕوویەوەی کە کەمە بەڵام باشە هەنارێکی زۆر تاموچێش خۆشە ئاری فیچەرێکی زۆر جوانمان دوێنە دروست کردووە لەسەر دروستکردنی ڕووبەهەنار و بەرەمی هەناری هەڵەبجە بەیانی بینەرانی ڕۆژێکی نوێ ئەو فیچەرە بە ئومێدەکەی بۆ ڕاپۆرتێکیشمان بۆ ناکەی فیچەرێکمان بۆ ناکەی لەسەرەوەی کە
چۆن ئێمە هەناری باش و خراپ لێک چا بکەینەوە بە توێکڵەکەی بە گوڵەکەی ئەمە هەروواکە نەچینە بازاڕی فلیقینینەوە اینجا هەنار هەڵەبژێنین وانە خۆ ناشکرێت تۆ یەکێک بە چەقۆ بەسەر دروساری دیارە ئێستا کاتی دروستکردنی ڕووبانارە و ڕووبانار دەستی کرۆ بە ئەو خەڵکانی کە ڕووبانار دروستەکەن دەستیان کرۆ بە کاری خۆیان و ڕووبانارێکی زۆر جوان و پڕکواڵیت باشیشان ئامادە کردووە ئەوەی کە ئێمە دیمان ئەراوەڵاوانە خۆش باسی کرد سەڵاحگیان دەستە خۆ هاوکارمان سەڵا بۆی هەمیشاوە بە گەشتی جوانێمێنێتەوە میشە هەنار و ڕووبانار ئەمانە ئاخوات هەر گەشت بێت دەستە خۆش بێت سەڵاحگیان سوپاس بۆ تۆ زانیاریەکانت